لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 311 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين فإن كن نساء فوق 2 فلهن ثلثا ما ترك وإن كانت واحدة فلها النصف ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد فإن لم يكن له ولد وورثه أبواه فلأمه الثلث فإن كان له إخوة فلأمه السدس من بعد وصية يوصي بها أو دين. آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا فريضة من الله إن الله كان عليما حكيما. بەڵخۆشەویستان لەو ئاەتی دواتر وە کۆتا ئاەتیش لە سوورەتی النساء ئەو سێ ئاەتە وەکو ئیبن کەثیر لە ڕەحمەتی خوای لێبی خوای گەورە باسی تەوزیعی میرات و علمی فەرائیضمان لۆ دەکا. میرات وەکو لە سونەنی دارەمی هاتیە لە عەبدوڵای کوڕی مەسعود خوای لێ ڕازی بی دەفەرمی تعلموا الفرائض والطلاق والحج فإنه من دينكم. واتە وەسیەتمان دەکات دەفەرمی فەرائیض واتە علمی میرات هەرێکە و چەندی بەبەر دەکەوی پێگوتێ فەرائیض واتە تەوزیعی میرات و هەروەها ئەحکامی طلاق و ئەحکامی حەج فێر بن لەبەر ئەوەی من دینیکم ئەوە دینتانە پێویستە فێر بن. ئیتر خوای گەورە سبحانه وتعالى بەوە دەست پێ دەکات یوصیکم الله في ئەولادکم. یوصیکم لە وەسیەتەوە هاتێ وەکو ڕاغب لە دەربارەی کەلیمەی وەسیە دەفەرمی التقدم إلى الغير بما يعمل به مقترنا بوعظ کەواتە شتێک بە بەرامبەرەکەت ڕابگەینی ئامۆژگاریشی لەگەڵ بی مقترنا بوعظ واتە شتی بابنەی شێوازێک وای لەگەڵ دابی کەوا بتەمایی ئەوەی کە ئامۆژگاری بکەی و جێبەجێی بکاتن. والمراد بقوله يوصيكم أن يأمركم أمرا مؤكدا کەواتە خوای گەورە فەرمانتان پێ دەکا وەسیەتتان پێ دەکا بە فەرمانێکی مؤکد واتە تەکیدی لێکرابیتەوە کەواتە ئەوەی کەوا لێرەدا باسی دەکا واجبە لەسەر مسلمانان لە تەوزیعی میرات جێبەجێی بکەن. يوصيكم الله في أولادكم. خوای گەورە سبحانه وتعالى الله سبحانه وتعالى ئامۆژگاریتان دەکا وەسیەتتان دەکا ئەو ئەحکامانەتان لۆ بەیان دەکا دەربارەی منداڵەکانتان بە چ شێوەیەک میراتەکانیان بەسەر تەوزیع بکەن. جا لێرەدا وەکو زانان دەفەرمونون خوای گەورە وەسیەتمان دەکا لە بۆ منداڵەکانمان. معلومە داک و باب زۆر بەڕەحمن بەرامبەر بە منداڵەکانیان لە کاتێکدا خوا سبحانه وتعالى دەفەرمی ئامۆژگاریتان دەکات دەربارەی منداڵەکانتان کەواتە خوا سبحانه وتعالى ئەڕحەم بنا من ئەبەوەینا. خوای گەورە بەڕەحمترە لە بۆ ئێمە لە دایک و بابمان. خوای گەورە بەڕەحمترە لە بۆ هەموو کەسێک لە دایک و بابی ئەو کەسەش دەچونکە خوا وەسیەتی دایک و بابەکان دەکات دەربارەی منداڵەکانیان. یوصیکم الله في ئەولادکم کەواتە ئەوە ئەمرە طبعا وەکو لە کۆتاییشدا دیسان تەکید دەکات کە فەریضەتەن من الله بەڵام بە شێوەی وەسیەت خوای گەورە سبحانه وتعالى بۆ ئێمەی باس کردیە کە وەکو گوتمان وەکو ڕاغب دەڵێتن ئەو فەرمانەیە کەوا تەرغیبیشی لەگەڵدایە مەوعیدەی لەگەڵدایە ئامۆژگاری لەگەڵدایە تاوەکو جێبەجێ بکەین. يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين. للذكر مثل حظ الأنثيين کەواتە یەکەم جار باسی بەشی منداڵەکانی کرد ئەگەر دایکێک یان بابێک بمری میراتی لە پاش بەجی بمنێ و هەروەها
منداڵی هەیە کوڕی هەیە و کچیشی هەیە. طبعا لەسەرتادا دەفەرمێ فی ئەولادیکم ئەولاد جەمعی وەلەدە وەلاد وەکو لێرەدا وەکو مصطلحێکی قورئانی و هەروەها لە مصطلحی حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم بە کوڕ و کچ دەگوترێ لەبەر بەڵگەی ئەوەی کەوا خوای گەورە لە پاشەوەی دەفەرمێ یوصیکم الله فی ئەولادیکم ئەوجا باس لە ذەکەر و ئونثا دەکات کەواتە خوای گەورە دەربارەی منداڵەکانتان لە کوڕ و لە کچ وەسیەتتان دەکات کە بەو شێوەیە بەشەکانیان بدەنێ. للذەکەری مثل حەظ الأنثیین. طبعا ئەوە وەکو وتمان بەشی باس لە باسی میراتە. يعني لێرە ئەمە لێمان تێک نەچێ. يعني دەبینین خەڵکانێک هەیە پێشی مردنی خۆی دەڵێتن بەو شێوەی تەعامل لەگەڵ منداڵەکانم دەکەن. طبعا وانە غەڵەتە. دەربارەی بەڕێوەبردننی منداڵ کوڕ و کچ پێویستە احتیاجیان جێبەجێ بکەی نەک بەو بەشەی وەکو میرات تەعاملی لەگەڵ بکەی دائیمە نەگەر دینارێکت دا کچەکە 2 دینار بدەیە کوڕەکەەوە غەڵەتە. ئەو میراتە مەسەلەی میرات جودایە و مەسەلەی نەفەقەش جودایە کەواتە یاخود کەسانێک هەنە لە ژیانی خۆیان هێشتا نەمردینی دەرێبا میراتەکەم تەوزیع بکەم ئاخا تۆ هێشتا نەمردی. میرات کاتێک تەوزیع دەکرێت کە کەسێک مردبی میراتگەرێکیشی هەبی و ماڵێکشی لە پاش بەجیمابی ئەوجا پێ دەگوترێ میرات و بەو شێوەیە تەوزیع دەکرێت. بەڵام لە ژیانی خۆت ئەتوو لە قەدەر پێداویستی احتیاجی منداڵەکانت پێویستە لە بۆیان دابین بکەیت. کەواتەوە لێرەدا باس لە باسی میراتە. للذەکەر مثل حەظ الأنثیین. داکێک مردیە یاخود بابێک مردیە ماڵێکی بەجێهێشتیە و کوڕ و کچیشی بەجێهێشتیە لەو حاڵەتەی کو دەدرێتە کوڕ و کچەکانی. طبعا وەکو لە دواترێ باس دەکا و ڕوونی دەکاتەوە ئەگەر ئەو کەسێک کە مردیە ئەو داکەیان بابە ئەگەر داک و بابی خۆی هەبی ئەوانە بەشیان هەیە. داک و بابی خۆی هەبی ئەوانە بەشیان هەیە. هەر یەک لەو دوانە دایکیان باب کە مردن طبعا دایک مردیە بابیش بەشی لە میراتەکەی هەیە و بە پێچەوانەوەش باب مردیە دایک بەشی لە میراتەکەی هەیە. ئیتر لە دوای ئەوەی کەوا ئەو حەقانە دەرهێنرا ئەوەی کە دەمینێتەوە ئی منداڵەکانە ئەگە کوڕ و کچی هەبیتن لە بینی کوڕ و کچەکانیش چەند تەوزیع دەکرێت بە چ شێوەیەک تەوزیع دەکرێت دەفەرمێ للذەکەر مثل حەظ الأنثیین. لە بۆ کوڕ هەیە 2 هەندی کچ لە بۆ کوڕ هەیە 2 هەندی کچ للذەکەری مثل حەظ الأنثیین کەواتە ئەوجا گەورەبی یان گچکەبی ساوابی یان بە تەمەنبی. هەر کوڕێک ئەگەر وەکوتمان پاشەوەی کەوا بەشی داک و باب و بەشی ئەحەد الزەوجەین کە یەکێکیان لە پاش ئەوی تریان مایە ئەوانە بەشیان دیاریکراوە دەردەهێنرێ ئەوەی ماوە لە میراتەکە لە بۆ ئەو کوڕ و کچانە تەوزیع دەکرێتن بەو شێوەی للذەکەر مثل حەظ الأنثیین لە بۆ هەر کوڕێک 2 هەندی کچەکە. جا تەماشا دەکەی پێشەچی نافەرمی للأنثى نصف حظ الذكر بەڵکو دەفەرمێ للذەکەر مثل حظ الأنثیین لە بۆ کوڕ هەیە 2 هەندەی کەچ. ئەو شێک لە ئوسلوبەکان قورئانی پیرۆز دائیمەن ئینسان کاتێکەوە دەوێت شتێک باز بکە و بیجێڕیتەوە بەو شێوەی بیجێڕتەوە بە شێوەیەکی ئیجابی مقابل لێ قبول بکە. هەروەکو ئەو مەسەلەیەکەوە زۆر جاران باز دەکرێت کاتێکەوە جارێکیان پادشایەک خەونێک دەبین لە خەوندا هەموو دانەکانی کەوتی یەکێک بانگ دەکاتن کە خەونەکەی لێ تعبیر بکە دەڵێ هەموو خزم و کەست دەمرن. طبعا زۆر لێ تووڕە دەبێت وەکو مەسەلە دەجێڕێتەوە چ عقوبەیدا سزای دەدا. یەکێک کە بان دەکاتن دەڵێت نەم لە خەوندا بینم هەموو دانەکان کەوتیە ئەوی تریان پێی دەڵێتن ئەتوو تەمەنت لە هەموو دەوروبەرەکەت درێژتر دەبی. زۆر دڵی پێخۆش دەبی بەو قسەی کەسی دووە مع العلم هەردووشیان یەک مانا دەبەخشی. کەواتە هەتا بکرێ ئینسان ئەوەی مقابل بە شێوەیە شوا قسەی لەگەڵ بکات کەوا دڵی پێخۆش ببی. کاتێکەوە پەرداخێکمان هەیە نیو پەرداخ ئاوی تێدایە یعنی کەسێک کە بێت تعبیری لێ بکاتن یاخود 2 کەس تعبیر لێ دەکات یەکێکیان دەڵێ نیوەی بەتاڵە دائیمەن سلبیەکەی لە پێش چاوە ئەوەی تریان دەڵێ نیوەی پڕە خۆشترە بڵێنە وەک بڵێ نیوەی بەتاڵە. بە هەر حاڵ خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی للذەکەر مثل حەظ الأنثیین کەواتە دەفەرمی ئونثا بەشێکی هەیە مێینە بەشێکی هەیە نێرینە 2 بەشی هەیە. طبعا ئەوەش یەک لەو بابەتانەیە کە لێرەدا طبعا وایە وەکو ئێستا دین لە ئاتەکان لەو ئاتە و لە ئاتەکەی تر وهروها لە ئاتی ئەخیری سوورەتی النساء کە باز دەکەین لێرەدا کوڕ 2 هەندی کچ وەردەگرێگەر خوشک و برابن حاڵەتێ کوڕ و کچ وەکو یەک وەردەگرن. بەڵام ئەوجا لێرەشدا دوژمنانی ئیسلام ئەوانەی کەوا نەخۆشی لە دڵیانە دەگەڕێن چ شتێک بکەنە مشکلە یەک لەوانە ئەوەیە ئیسلام زوڵمی لە کچ کردیە کە
کاتێکەوە نیوەی دەداتێ و دوو بە شیویش دەداتە کوڕ، واتە ئیکوڕان دوو هەندەی کچانە، ئەوە دەرێن زوڵمە والعیاذ بالله. ئەوەڵەن کەسێکەوە قسەیە دەکاتن باش بزانیتن پێ لە ئیسلام دەردەسی، لەبەرەوەی بەڕاستی کەسێک زوڵم بداتە پاڵ خوا سوبحانەه وتعالە ئەو کەسە مسلمان نییە. لەبەرەوەی وەکو چەند جارش باسمان کرد ئێمە لە ئەسڵ و ئەساسەوە ئیمانمان بەو خوایە هەیە کە ئەلحەکیمە. کاتێکەوە دەڵێن ئەلحەکیمە واتە هەموو ئەو شتانی کەوا وەکو ئەحکام داینە ئەو پەڕی حکمت تێدا، ئەوجا ئێمە عەقڵمان پێ دەشتێیان نا لەسەر مسلمان ئەوەی کەوا تەسلیم بی، پاشان حکمەتی تێدایە بەتەئکید. ئیتر کاتێکەوە خوای گەورە ئەو های تەوزیع کردیە لە بینی خوشک و برا، کوڕ دوو بەشی خوشتی هەیە یاخود برا دوو بەشی خوشتی هەیە لەبەر چەندین اعتبار. طبعا ئەوە حەلی وەسەتە لە بینی ئەوەی کەوە لە جاهلیەتی قەدیم ئافرەت هەر هیچ بەشی نەدەدرا، کچ هەر هیچ بەشی نەدەدرا، و لە جاهلیەتی نوێژ بەعەکسەوە دەڵێن نا کچ دەبی وەکو برایەکەی هەبی، کەواتە هەردووچیان هەر جاهلیەتە سوبحان الله. خوای گەورە حەقەکەی دانایە، خوای گەورە سوبحانه وتعالە لە تەعاملی لەگەڵ بەندەکانی بە مساوات ناکا وەکو ئیشتراکیەت، نا بەڵکو بە عەدالەت دەکا، بە عەدالەت هەر کەسە حەق خۆی دەداتێ. دەفەرمی ئەگەر کوڕ و کچ پێکەوە بوون خوشک و برا پێویستە بەشی کوڕان دوو هەندی بەشی کچان بی. لەبەر چی؟ لەبەرەوەی لە ئیسلامدا ئێمە باس لە ئیسلام دەکەین، ئەوجا لە نظامی دیکە بە شێوازەکی دیکەیە ئەوە مەوزوعی دیکەیە، بەڵام لە ئیسلامدا ئەو تەکالیفەی لە سەرشانی کوڕانە لە سەرشانی کچان نییە، کەواتە کوڕ تەکلیفی زیاتر لە سەرشانە، لەبەرەوەی پێویستە ئەگەر ئەو خوشکەی پێویستی بێ پێویستە ئەو نەفەقەی بچێشی، و کاتێکەوە ژن دەینی ئەو نەفەقەی ژن و منداڵی خۆی لەسەرە، کاتێکەوە مارەیی دەدا ئەو مارەیی لەسەر. ئیتر تەکالیفی سەرشانی پیا و زیاتر لە ئافرەتان. ئافرەت ئەگەر ئیشش بکە پارەکەی تەنها لۆ خۆیتی، ئەگەر وەزیفەشێ پارەکەی تەنها لۆ خۆیتی، ئەوەی کەوا لە ژن وەردەگری زوڵمی لێ دەکەم ئەگەر بەخۆشی خۆی بیداتێ. کەواتە وەزیفەی سەرشانی پیا قورسترە لە ئافرەتان. لۆیە خوای گەورە سوبحانەه وتعالە ئیبرانی دوو هەندەی خوشکەکانی خۆیان دانایە، للذەکەری مثل حەظ الأنثەیین، لە هەموو ئەو شتانی کە وەکو میرات بەجی دەمینێ، لە هەموو ئەو شتانی کە وەکو میرات بەجی دەمینێتن للذەکەری مثل حەظ الأنثەیین، لە بۆ برایان هەیە دوو هەندی خوشکان. فإن كن نساء فوق اثنتين فلهن ثلثا ما ترك. وەکو ملاحەزەک پێشەوە بینە سەر تەفاسیل وردەکاریەکانیش زۆر جاران دەبین لەناو ئەو کۆمەلگای ئێمەدا کەسێک کە دەمری میراتی لە پاش بەجی دەمنێ، ئەو زەمەی ما قەل منه ئەو کەثر وەکو لەسەرەوە فەرمی کەمیان زۆر نایان ئەو میراتی تەوزیع بکەن و مۆزوعەکەی کۆتایی پێبینن، ئەو میراتە دەمینێتەوە کە ئەنەما ئەگەر میراتی بەش بکەن ئەوە بێوەفاییە بەرامبەر بەو مردی. معنی خوا وای دانە ئیتر ئەو میراتە دەمینێتەوە ئەنواع گۆڕانکاری بەسەردادێ کەم دەکا زیاد دەکا، کەسانێک لە ناو ماڕەکەی دەمینێن مع العلم بەشی ئیدیکەشی تێدا. بە هەر حاڵ چەندین مەشاکل و گرفت دروست دەبیتن بەس لەبەرەوەی بە عاتیفە واف کردەکەن ئەگەر بێت و بیانەوێ میراتەکەی تەوزیع بکەن وەڵاوە بێوەفایە بەرامبەر بە کەسە مردەکە. مع العلم وانە ئەسڵ وایە لە دوای مردنی لە دوای تەعزیەکەی پێویستە میراتەکەی تەوزیع بکرێتن للذەکەر مثل حەظ الأنثەیین فإن كن نساء فوق اثنتين فلهن ثلثا ما ترك. کەواتە ئەگەر کوڕ و کچ بوون وەکو گوتمان ئەوها تەوزیع دەکرێت لە دوای بەشی داک و باب و یەک لە دوو هاوسەرکی کە لە دوای یەک ماینە دەردەهێنرێ ئەوی دیکە کەمایتەوە کوڕان دوو هەندەی خوشکانە. ئەدی ئەگەر بەس ئافرەت بوون فإن كن نساء فوق اثنتين فلهن ثلثا ما ترك. ئەگەر بێت و دوو ئافرەت بەرەو سەرەوە بوون ئەوە دوو لەسەر سێی فلهن ثلثا ما ترك. کەواتە ئەگەر بیکێ سێ بەش دوو لەسەر سێ لە بۆ ئەو کچانەیە، دوو لەسەر سێ لە بە ئەو کچانە. ئەگەر دوو بوون سێ بوون هەتا هەرچەندی بن لە دوو بەرەو سەرەوە دوو لەسەر سێ میراتەکە لە بۆ ئەوانە، دوو لەسەر سێ میراتەکە لە بۆ ئەوان. وإن كانت واحدة فلها النصف. ئەدی ئەگەر یەک کچ بوو لە پاشی بابیان لە پاش دایش بەجیمە نیوەی میراتەکە لە بۆ ویە، نیوەی میرات لە بۆ ویە. جا لێرەدا فلهن ثلثا ما ترك. ئەگەر دوو کچ بن طبعا لێرەدا فإن كن نساء فوق اثنتين لەسەروی دوو یعنی باز لە سێ و چار و ئەوانە دەکا دەفەم دوو لەسەر سێی میراتکە لە بۆ ئەوان. ئەدەگەر دوو بوو زانایان با بڵێن جمهوری مفەسرین دەڵێن واتە دووش لەگەڵ سێیە، کەواتە لە دووەوە بەرەو سەرەوە هەمووی هەر بە سێ حسابە بە چەندین بەڵگە لە قورئان و هەروەها بە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و بە ئیجماعی عولەما عینی دوو خوشکیش
دوو لەسەر سێیان بە بەردەکەویتن کە دیارە کاتەکە تەواو دەبی لێرە دەوەستین بە پشتوانی خوای گەورەوانەی داهات و دێینەوە خزمەت ئەو بابەتە و زیاتر باسی لێوە دەکەین و باز لەو بەڵگان دەکەین کەوا لەبەرچی دووش بەو ئاەتە هەر عینی وەکو ئەوانەی تر دوو لەسەر سێی میراتیان بە بەردەکەوی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.